بەردەوام دەبین تا حکومەت و وەزیری خوێندنی باڵا و سەرجەم لایەنەکانی دیکە بێدار بکەینەوە لە مەترسیەکانی پرۆسەی بە حیزبیکردنی زانکۆ پەیمانگەکان و ناوەندە ئاکادمیەکانی کوردستان کە بۆ تەمای بێدەنگکردنی خودی وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە کوردستاندا بە جۆرێک زانکۆکان لە جێی بەخشینی وزە و ئومێد بە کۆمەلگا بوونەدا ناوەندێک بۆ کوشتنی بەهرە و توانەکانی فێرخوازان. ئێمە لە کاتێکدا مامەڵەی نادروست و نەشیاوی دەسەڵات لەگەڵ چالاکوانی دەستەی ناڕزای مامۆسایانی پەروەردە ئیدانە دەکەین و بەهێزەکانی چالاکی مەدەنی و ئاسایش و پۆلیس و برا پێشمەرگەکانمان دەڵێن ئێمە بۆ شکۆ و ڕێزی ئێوە هاتوینە سەر شەقام. ئەوەی کە لە زانکان دەگوزارێ بایکۆتێکە بەڵام ڕەنگە بە شێوەیەک نەبێوەکو کە لە کەرتی پەروەردە پێوە دیارە ئەوەی هەیە لە ژێر فشاری بەڕێوەبەراتی زانکۆکاندا دەسەرۆکایەتی و ڕاگرایەتی زانکۆکاندا دەوامێک هەیە بەڵام ڕەنگە لە زانکۆیەکی وەکو ئێمەدا تەنها یەک دوو بەش دەوام کە ئەگەرنا ئەوەکەی تر زۆربەی لە بایکۆتدایە. ئێمەش ئەمڕۆکو مامۆستا فەرمانبەرانی زانکۆی ڕاپەڕین کە بۆ درێژەدان بە بایکۆت و بەردەوامبوون لە بایکۆت لێرە کۆبووینەتەوە.